بینەرانی خۆشەویستی بەرنامەی کۆمەڵە سوڕەوان سلااوان لەبێت و هیوادارم کە لەش ساغ و تەندروست بن. ساڵی نوێ دەستی پێکردووە. هیوادارین ئەم ساڵە ببێتە مایەی خۆشی و بەختەوەری بۆ هەمووان. هەروە هەمووان هێز و توانامان یەکگرتوانە بخەینە گەڕ بۆ بەڕێوەبردننی خەبات و سەرکەوتنمان. کۆمەلگای ئێمە لەژێر سایە ڕەشی ڕژیمی کۆماری ئیسلامیدا لە کاتێکدا پێینانە و ساڵی نوێ کە قەیران و هەڕەشەی شەڕ و کاولکاری بووەتە مۆتەکەی ژیانی خەڵک. سەرڕای هەموو ئەمانە خەباتی خەڵک هەر نەوەستاوە و نەورۆز بووەتە شوێنی بەرەو ڕووبوونەوەی بیری ئازادی خەڵک و شەمشەمە کوێرەی ارتجاعی ئیسلامی. لەم بەرنامەیەدا قسە و باسێکمان دەبێت لەگەڵ هاوڕێشۆڕژ کەریمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە دوایین پێشهاتە سیاسیەکانی ئێران و کوردستان. هیوادارم کە ئێوەش مەجای هاوڕێتی ئەم بەرنامەتان هەبێت. هاوڕێشۆڕژ ئەم کاتت بە سپاس بۆ ئامادەبوونن لەم بەرنامەیە. منی سلااو و ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا و هەروەها پیرۆزبایی هاتنی ساڵی تازاکەم و هیوادارم ساڵێک بێت پڕ لە شادی و بەختەوەری و مبارزە بۆ بەدی هاتنی ئاواتەکانمان بێت. زۆر سپاس. ساڵی تازیش لە ئێوە پیرۆز بێ بەخێر بێنمەوە بەرنامە. هاوڕێشۆڕژ ساڵی 1403 چۆن تێپەڕبووەوە؟ پێتان وایە ڕژیم لە چه هەلو مەرجێکدا ئەم ساڵی تێپەڕاندووە؟ خب چەند ساڵێک دەبێت کۆماری ئیسلامی تووشی قەیرانهایەکی جۆرا و جۆر بووە. بڕێک جار تاقیکردنەوەی کردووە، شکستی خواردووە لە تاقیکردنەوەکانی، بەڵام ڕێگەی دووبارە ڕێگەیەکی تازەی هەڵبژاردووەوە. دەزانن لە دەورەیەکدا هاتن مەجلیسی ئیسلامی و ڕیاسەت جمهوریان دەوڵەتیان یەک کرد، بەڵام ناڕەزایەتی و بحران و فەساد و هەمووانە نەتەنیا فەرقێکی نەکرد، بەشێک زۆر حتا لەوە ئیسلاحخوازانە حکوومەتیە کە پێشووتر لەگەڵیان بوون دوور کەوتنەوە، حتا بڕێکیان پەیوەست بوون بەو جناحانەی کە پیان وابوو دەبێت لە کۆماری ئیسلامی دەبێ عبور بکەین. ئێمە لەو ساڵی 1403دا ئەوە بوو کە ڕئیسی بە شێوەیەکی زۆر گوماناوی مرد و دوایەکەی انتخاباتێکی زۆر زوودڕەس و نەهایەتەن دەرگیری بینی جناحای حکوومەتی کە ساغ بوونەوە لەسەرەوەی کە کەسێک بە ناوی پزیشکیان هەڵبژێرن کە لە بینی ئەسلاحخوازان و ئوسوڵگەراکان نابوو. دیارە خودی خامنەیی لە ترسی ئەوەی کە بەشێک زۆر لە سپای پاسداران یاوانەی کە بە دەوروبەریانەوە بووە هێزی زۆریان بووە زۆر پێشووتر بە ناوی کەسانێکە ئاتەش بە ئەختیار بوون، لە ترسیەوانەدا و نەهایەتەن زیادکردنی هێزیان کە نوێنەرەکیان جەلیلی بوو بە هەندەسیکردنێک کە کردیان جەلیلی مەسعودی پزیشکیانیان هەڵبژارد. سەر لێ شێواوی خودی حکوومەت لەم ساڵەدا زۆر دیارە، یعنی لە مقابلی تەسمیمهایەکی زۆر گەورەدا قەراریان گرتووە، بەڵام هەڵبژاردننی هەرکام لەو تەسمیمانە ئەواخەبێکی هەیە بۆ خودی کۆماری ئیسلامی. لەلایەکەوە کۆماری ئیسلامی نایەوێت ئەو جەناحەی کە بە دەوریەوەیە لە کۆمەڵگەیەکی 8 ملیۆنیدا مەجموعەی سەرانی فەرماندەی سپا، کەسانێکە ئیدۆلۆژیکن، کەسانێکن بە شدەت ارتجاعین، کەسانێکن کە حاضر نین سانتیمترێک لەو ئیدۆلۆژیە ئیسلامیە کە هەیە ناقەبنشینی بکەن و نەهایەتەن کۆماری ئیسلامی و بەیتی ڕەهبەری نایەوێوانە لە دەست بداویش مەسلەی کرانەوەی فەزای ناو کۆمەلگایە بە نسبەتی مەسلەی حجابە، بە نسبەتی مزاکرە لەگەڵ ئەمریکایە و لە لایەکی ترەوە بەشێ زۆر لەو کارشناسانە و یان نۆخبەهای خودی حکوومەتی دەزانن بەبێ کرانەوەیەک، بەبێ مزاکرەکردن لەگەڵ ئەمریکادا، بەبێ ئەوەی کە دەرگایەک بۆ اقتصاد باز بێتەوە، بەبێ ئەوەی کە تاغیر و تەحوڵاتێکی ساختاری لە خودی کۆماری ئیسلامیدا بڕێبێ، کۆماری ئیسلامی ناتوانێت درێژە بە ژیانی بدا. ئێستا بە تایبەتی بە هاتنە سەرکاری ترامپ کارێکیان زۆر سەختتر بووتەوە، بەڵام نەهایەتەن ئێستا کۆماری ئیسلامی سەرەڕای هەموو ئەو کێشانەی کە پێشووتر بووی، ئێستا بەشێ زۆر لەو خەڵکە ئەساسن لە کۆماری ئیسلامی عبوریان کردووە. خەڵک مەشروعیەتی بە ڕسمیەت ناناسێت. مەسلەی حجاب کە پێشووتر بۆ کۆماری ئیسلامی مەسلەیەکی زۆر عومدە بوو و یەکێ لە ستونەکانی کۆماری ئیسلامی بوو، سەرەڕایەوەی کە لێرە و لەوێ هەر بەحسەکەی هەیە، بەڵام لە ناو کۆمەڵگەدا بە تایبەتی ژنان لێ عبوریان کردووە. مەسلەی اقتصادی داڕماوە، مەسلەی کەم ئاویە، مەسلەی بەرقا، مەسلەی مامەڵەکردنی بەشی نەفت و پێترۆشیمی ئەوانەیە
کە نەهایەتەن بۆ کۆماری ئیسلامی زۆر سەختە و بووسەوە وەسەر ڕای هەموو ئەو خەیرانە ساختاریانەی کە لە ناو دەسەڵات و شێوەی دەسەڵاتیانە هەیە ئەو تەحریمانش پێشتیانیشکانوە و ساڵی 1403 ئێمە لەگەڵ بەتایبەتی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەو کێشە و خەیرانانەدا ڕوبەڕوو بووە. بەڵێ کاک شۆڕژ وەزعی یابووری و ژیانی خەڵک لە ئێران لە چه ئاستێکدایەوە پێتان وایە ئەم وەزات تا چەندە دەتوانێت کاریگەری لەسەر خەباتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کۆمەڵگا بێت؟ زۆر دەتوانێت کۆماری ئیسلامی بەشێک زۆر لەو پێداویستیانیان ئەو سەروەت و سامانی و مەملەکەتەی دانابوو بۆ ئەوەی کە سەرمایه‌گوزاری بکات لەسەر شتێک بەناوی مەحوەری مقاومەت و عمقی ئەستراتێژیک. ئێمە دەزانین ملیاردها دلار پولی ئەو مەملەکەتە لەو ڕێگەدا خەرج کراوە لە بۆ حیزبوڵای لوبنان، بۆ حکوومەتی بەشار ئەسەد لە سووریا، بۆ حوسیەکان، بۆ حەشتی شەعبی و حتا بۆ جەریاناتی تر لێرە لەوێ لە دنیادا و مەسلە هەستەیی و سانتریفیوژەکانی و بێزافەوەی کە ئەو هەزینانەی کە بەهۆی ئەو ماجراجویانەوە بە خودی خەڵکی و کۆمەڵگە تەحمیل کراوە و لە ساڵی ڕابردوودا بووە یعنی هەموو ئەو هەزینانەی کە لانی کەم لە 20 ساڵی لەمەوبەرەوە کردویانە بوو بە هیچ وە ڕووخا بەسەریانە. بەڵام ئەوەی کە دەبێتە قوربانی ئەو ماجراجویانەی حکوومەتی ئیسلامی خەڵکی عادیە. ئێمە دەزانین هەر لە فاصلەی ئەم چەند مانگەدا بە چەندین جار شۆکهایەکی اقتصادیمان بینیوە. دلار مەسەڵەن لە هاتنە سەرکاری مەسعودی پزیشکیانەوە لە نزیکەی 45,000 تا 50,000 بوو. ئێستا ئەمڕۆ دەبینین کە دلار خەریکە دەگەیە بە 110,000 تمەن. ئەمە لە حاڵێکدایە کە ئەو کەسانەی کار دەکەن دەتوانن نیروی لەشیان بفرۆشن و تیکەیەکی نان بەدەست بێرن، دەبێت بەو دلارە 110,000 تمەنیە کالا و کەلوپەل و مەسائلی بێداشتی و دەرمانی و هەمووانیان و مەسلەی معیشەتیان تامین بکەن. بەڵام لە لایەکی ترەوە دەستمۆز و هەقێک کە پێیان دەدرێەوە دەرامەدێک کە هەیەە هەر بەو پوڵەیە کە پێشووتر یان لە ساڵ بەرەساسی حەسا و کتابێکە کردویانە هەر بەرەساسی ئەو 30,000 تمەنێ دلاری پێشوویە. هەرچەند بەل لەوەش نزیکەی ئەکسەریەتی ئەو خەڵکە لەژێر خەتی فەقرا بووە، دەست و پەنجەی نەرم کردووە لەگەڵ فەقر و نەداری و ئەوانە. بەشێ زۆر لەوانەی کە کاریان بۆوانەی کە کار دەکەن ئێستا بەرەساسی ئەمەرکەزی خودی ئاماری کۆماری ئیسلامی نزیک 50% و خەڵکە ها لەژێر خەتی فەقرە. ئەو 50% بەشی زۆر لەوانن کە کار دەکەن ئیمکانیان هەیە کە بڕۆنە سەرکار. ئێمە ملیۆنها نەفەرمان هەیە کە کار نییە تا بتوانن کار بکەن. بێکاریکی زۆر زۆر لە ڕادەبەدەرە لە تەواوی شارەکانە، بەگرە لە مناتقی مەسەڵەن کوردستان و بەلوچستان وانەوە کە بەهۆی تەبعیزی سیستەماتیکە کە هەیە بە چەندین قات لە مەسەڵەن شوێنهایەکی تری ئێران یا ناوەند زیاترە. بۆیە ئەو ئاماری فەقرا یا ئەو ئاماری نەداریە یا بەهۆی ئەو ماجراجویانەی کە خەڵک تووشێوان نەبووە پێش هەموو شتێک کاریگەری لەسەر ئەو خەڵکەیە. بۆیە دەبینین یان ئەو شتانە شتایەکە لە ناو کۆمەلگاهایەکی ترە ئینسان لەگەڵ یا زۆر ئاشنا نییە، وەکو مەسەڵەن ئێستا کولیە فرۆشتن لە ناوێراندا خەریکە بووە بە شتێکی عادی. قەرینەی چاو، مناڵ فرۆشتن، ئەوانە پەدیدەهایە کرد کە نەتیجەی فەقرە. شەڕ و ماڵوێرانی تماشاکی ئاماری لێدان و کوشت و بڕ و هەمووانە زیادی کردووە، ئاماری دزی زیادی کردووە. هەمووانش بە دەلیلی ئەو فەقرەیە ئەو کاولکاریەیە کە کۆماری ئیسلامی بەسەری ئەو خەڵکەیە هاوردوویە. وەختی زمانێ 50% ئەو خەڵکە لە ژێرخەتی فەقرابن و 30-40% ئەو خەڵکە چەندین قات لە ژێرخەتی فەقرابن. ئەو ئامارانە ئەو پەدیدانەی کە ئێستا ئەرسانم کرد ڕوو لە زیاترە. بەڵام لە عینی حاڵە دەزانین کە خەڵک هەراوا دەستەوەستان نەبووە لە مقابلی ئەو فەقر و نەهامەتی و کێشانەی کە کۆماری ئیسلامی بەسەریانی هێناوە. ئێمە لە ساڵی ڕابردووە شایەدی دەیانە ئەترازی جۆراوجۆر بووین، هەم لە باری سیاسیەوە هەم لە باری سەنفیەوە. کۆماری ئیسلامی هەوڵی خۆی داوە بە نەوعێک کرانەوەیەکی زۆر کۆنتترۆل شده لە لایانی خۆیەوە ئەو خەشم و تووڕەیەی کە خەڵک هەیەی بە نسبەتی سیاسەتەکانی کۆنتترۆلی بک. بەڵام ئێمە دەزانین مەسەڵەن بازی شەستگان، کرێکارانی نافتەوانەی کە پەیمانین، پەرستاران، معلمان، دانشجویان
بە چەندین جار بەتایبەتی بازنشەستەکانەوانەی کە عمرێک کاریان کردووە بەڵام ئێستا دەبێ بۆ دابینکردنی معیشەتی خۆیان اعتراز بکەن چۆن بەشیان ناکە یعنی یەک تۆ بە حقوق ئینسانێکی بازنشەستە بە حقوقێکی 6 ملیۆنی 7 ملیۆنی لە حاڵێکدا کە کرێماڵ 5-6 ملیۆن منە چۆن دەتوانێت زندگی کاوە ئینسانێکە تووری عمری یەکسرە کاری کردو ئێمە شاید ئەو اعترازاتە بووین بۆیە ئەرسان دەکەم کە کۆمەڵگا نەهایەتەن دەسەوەستان نەبووە بە هۆڵی خۆی داوە بەڵام ئەو هەزینەی ماجراجووی هەزینەهایەکە لێرە و لەوێ کۆماری ئیسلامی نەتەنیا لە بەشی نظامیدا ئۆرگانهایە کە مەسەڵەن تماشای بووجە بکە وەکو شۆرای نگەهبان وەکو سەدا و سیمایە کە هیچ کە تماشای ناکە ملیاردها بوجێ بۆ دابین دەکەن وەکو بەخشی خورافات و تەبلیغی خورافاتە بەشێ زۆر بوجێ بۆ دابین دەکە حتا هەناردەکردنی شیعەگەری و مەزهەب بەشێکی زۆری بوجیان بۆ تەرخان کردووە بەڵام بۆ دابینکردنی ژیان و معیشەتی و خەڵگە دەبینین بە چەندین قات لە ساڵی ڕابردووە ژیانیان خراپتر بووە. بەڵێ سپاس کاک شۆڕژ ئەمریکا و دەوڵەتی ترامپ لەم ماوەیەدا بە شێوازی جۆراوجۆر پەیامهایەکیان بەگوێ ڕژیم گەیاندووە وەلەو لای شەو ڕژیم دەڵێت کە دانیشتن لەگەڵ ئەمریکا هیچ وەزعەکە ناگۆڕێت یانێ پێتان وایە ئاکامی ئەم مەسەلەیە بەکوێ دەگات؟ دیارە هەوڵهایەک هەیە نەهایەتەن کۆماری ئیسلامی بە نظری من پێ وایە نەشار و نەموزاکرە دەتوانێت ئەو دەورانی ترامپە بنێتە پێش سەر دەزانێت کە بۆ وەزیەتەی کە ئێستا لە دنیادا هەیە و بەوەی کە ترامپ هاتووەسە سەرکار نایەوێت شەڕێکی تر لە خاوەرمیانە دەست پێ بکەوە و ئەساسەن کێشەی ئەمریکا لەگەڵ ئێران ناوەی کە حقوقی بەشەر و دموکراسیەوەوانە بێ فقەتەوە یانەیە کە کۆماری ئیسلامی تۆزێک ڕام بکەن ئەگەرنا کۆماری ئیسلامی بۆ خودی ئەمریکا زۆر منفعەتەوە چۆن دەتوانێت مەسەڵەن ئەمریکا بێت لە تەواوی ئەو منتەقەدا پایگاهای نظامیدا بنێ سەیترەی بەسەر تەواوی ئەو منتەقەدا بێ ئەگەر هەڕەشەی کۆماری ئیسلامی نەبێت چۆن دەتوانێت و هەموو چەکە بفرۆشێ بە عەرەبستان و قەتەر و ئێمارات و کوێیت واناگەر هەڕەشەی کۆماری ئیسلامی نەبێ ئەوە لە لایەکی ترەوە ئەوێ بەرحاڵ ئەو باڵانەی کۆماری ئیسلامی لە منتەقەکە ئەوەندەیەکی تر کورت بکاتەوە ئەوە دەزان ساڵانی ڕابردوو لانیکەم دەورەی ئەوەڵی ترامپ هێزی کۆماری ئیسلامی تەوازنخوای کۆماری ئیسلامی لە منتەقەکەدا زۆر زیاتر لە ئەمڕۆ بوو ئێستا کۆماری ئیسلامی ئەوەندا قەبلەشینی کردووە کە تەواوی باڵەکانی خۆی لە حزب اللهوە بگرە هەتا بە شارەسەد و هەتا هەژدی شعبی لە دەست داوە و توانی هەڕەشەکردن لەلایەن ئەوانەوەی بەڕادەیەکی زۆر لە دەست داوە بۆیە ئەمکان یانە ترسی ئەوەیان هەیە بە گەڕانەوەی ئەو تەحریمانە و ئەو شتانەی کە خودی ترامپ ئێشارەم پێ کرد کە شەڕی ناوێ و نایەوێت شەڕێک دەست پێ بکە بەڵام دەیەوێت لە ڕێگەی اقتصادەوە دەزانن اقتصادی ئێران وەزیەتێکی داڕماوی هەیە و لە تەریقی تەحریمهای زیاترەوە کولەن اقتصادیان وێران بکە ئەرەوەی کە ئێستا دەبینین لە ماوەی ئەو چەند مانگەدا چەندین جار ئەرزشی پولی ملی ئێران هاتووە خوارەوە و بۆیە ئێستەیش لە ناو خودی حکوومەتدا لە ناو ئەو باڵانەدا بەنەوەیەک کەشمەکەش هەیە یانێ بۆ کەسێک کە تەسمیم دەگرێت ئەویش عەلی خامنەیە وحشەتێکی هەیە کە ئەو باڵەی کە بە دەوروبەریایە نەخشی سەرکوتی هەیە دەتوانێت پیانە بپەرمێکە لە مقابلی خیزشهای مردمیدا لە مقابلی جەماوەردا کە یاس بوون بە دەست کۆماری ئیسلامیەوە هێزی سەرکوتکەر بن ناوێوانە لە دەست بدا بۆیە بە نسبەتی مذاکرە لەگەڵ کۆماری ئیسلامیدا بنەوەیەک احتیاط دەکا و نەهایەتەن تەواوی ئەو قسانەیەوەیە کە نە مذاکرە دەکەین نە شەڕ دەکەین بەڵام لایەکی تری ئەو ماجرا ئەوەی ئەوانەی کە نوخبەی ناو ئەو کۆمەڵگان بە تایبەتی ئەوانەی بەشێک بەنەوەی وەکو پزیشکیان و زەریف و باڵی ئیسلاحخوازی ناو حکوومەتی دەزانن کە ئەو وەزیەتەی ئێستای کۆماری ئیسلامی ناتوانێت ئیدامەی ببێت حتا زۆر کەس ئشارە بەوە دەکەن کە بە گەڕانەوەی ئیسلاحێک هەیە کە بەکاری دەبن ماشە لە پاییزدا ئیمکانی هەیە دولار بە چەندین قات لە ئێستا زۆر بەرزتر بێتەوە و لەو حاڵەتەدا ئیتر خەڵک ئەو تیکەنانەی کە ئێستا هەیە بەشی زۆری هەتاوانەیش کە کار دەکەن
ئیتر ناتوانن تامینی معیشەت و ژیان و سەرپەناکیان بکەن دەڕژنە سەر شەقام وەساسەن خودی کۆماری ئیسلامی لەو حاڵەتانەدا ئیتر ناتوانێت هەزینەی کارمەند و ئەرتەش و سپا و ئەو هەمووە دەستکە تەبلیغی خۆرافە و نازانەوانەی بدە بۆیە دەرەژە خۆت بە خۆتدا دەڕمێ ئەوانە خەتەرهایەکن کە ئێستا هەر کام لەوانە بۆ خودی عەلی خامنەیی کە تەسمیمگیریە شتێکی سادە نییە بۆیە لە مقابڵی تەسمیمگیریهایەکی گەورن هەر کام لەوانە بۆ کۆماری ئیسلامی بە نەوعێک بۆمبەستە ئێستا وەکو مەسلەی حەجاب بۆ خودی کۆماری ئیسلامی مەسلەیەکی زۆر پایەیی بوو بە هیچ عنوانێ نەیدەویست عەقەبنشینی پێ بکات تا چەندی شۆڕشی جەماوەری هات و ئێستا عەمەڵەن پاشەکشەیان کردووە مەسلەی مزاکرە و کرانەوەی دەرگاکانیان و عبور لە حکوومەتێکی ئرتجاعی و لابردنی وڵایەتی فەقی و باسکردنی دەرگاکانیان بۆ سەرمایەگوزاری زیاتر و ئازادی ڕادەربڕین و حزب و هەمووەوانە بە نەوعێک دەبێ لەم حاڵەتەی کە ئێستا هەن عبور بکەن و خودی عەلی خامنەیی وتم ترس و وەحشەتی لەوەیە کە بە گرتنەبەری هەر کام لەو حاڵەتانە یعنی مزاکرە لەگەڵ ئەمریکا بازترکردنی فەزای سیاسی ئەو کاتە کولەن کۆماری ئیسلامی لە دەست بچێ و خەڵک نەهایەتەن بە پێشڕەویهایە کە دەیکەن شتایەکی زیاتر متاڵبە و خواستێکی زیاتر مەترەحکەن و عبورکەن لە جمهوری ئیسلامی و خودی ئەمریکایش ئشارەم پێ کرد کە خودی ئەمریکا ناوێ خۆ کۆماری ئیسلامی بڕوخێ ئەوان دەیانەوێت کۆماری ئیسلامی ڕام بێ و ئەساسەن لە منتەقەیەکی ژێوپۆلیتیکی وەکو ئێراندا معلوم نییە کە ئایندەی دوای کۆماری ئیسلامی چی لێدێ لە ئەگەری نەبوونی ئالتەرناتیوێکی مەسەڵەیان قەلابیدا بۆیە هێشتا مەسلەیەکی بازە ترامپ نامەی ناردووە بۆ خامنەیی بەڵام هێشتا کۆماری ئیسلامی جوابێکی نەداوەتەوە بەڵام لە قسەکانیان و لێرە و لەوێ فەرماندەکانیان کە قسە دەکەن سەرڕایەوەی کە هەڕەشە دەکەن کە ئەگەر لە تاسیساتی هەستەیمان بدنەوەی مەش هێرش دەکەینە سەران قبولی ناکەین بەڵام هەرەوە استراتیژیەیە کە ئەو 4 ساڵە بە نەبە شەڕ و نەبە مزاکرە هەوڵ دەدەن بیبەنە سەر و ئایا ئەوە بۆیان دەچێتە سەر وایە ترامپ ئیجازەوەیان پێدەدا ئەوە مەسلەیەکە کە هێشتا کراوەیە کاک شۆڕژ لە ناو قسەکان تا بە کورتی ئاماژەت پێکرد لە سەرباڵەکانی ناو حکوومەت ئایا ڕژیم لە ناوخۆ بە وەڵام بەم خاستەی دانوستان لەگەڵ ئەمریکا یەکدەستە؟ نەخێر یەکدەست نییە باڵێک هەیە کە پێشتر ئەستانم کرد لاوەڵە و دوای کوژرانی ئیبراهیمی ڕەیسی کەشمەکەش و تەزاد لە ناو ئەو جناحانەدا زۆر بووە ئەوە دەبینن کە مەسەڵەن لە ناو خودی باڵی وسوڵگەرا وە باڵی وسوڵگەرا دەبێت بە 2 جناح باڵێکە زۆرتر نزیکە بە عەلی خامنەی و بەیتی ڕەهبەری و باڵێکە تەقریبەن خەریکە عەبور دەکات لە عەلی خامنەی و ئەگەر ئۆتۆریتەی عەلی خامنەی قبول دەکات لەبەرەوەیە خەریکی سیاسەتکردن نایەوێت بە یەکسەر بڕواتە شەڕیانەوە بەڵێ ئەو شەڕە هەیە ئەوە دەبینین کە لە مەجلیسی شۆرای ئیسلامیدا مەسەڵەن وەزیری اقتصاد ئەستیزاح دەکەن دەبینین کە هەڕەشەی شەڕ دەکەن دەبینین کە مەرزدا دەنن کە نابێت لەگەڵ ئەمریکادا مزاکرە بکرێت بەڵام لە لایەکی ترەوە ئەوانە ئەقەلیەتێک کە بەبوونی ئەو سیستمە سەرکوتگەرەی کۆماری ئیسلامیەوە بە ببوونی ئەو ئەعتبار و ئۆتۆریتەی کە خودی عەلی خامنەیی پێیانی داوە هێزێکی زۆریان بەدەستهێناوە چە لە ناوی سپای پاسدارانەوە چە لە ئۆرگانهای جۆرا و جۆری ناوخودی کۆماری ئیسلامیدا لە مقابلی ئەمانە کەسانێک هەن کە بنەوەی نوخبەهای ناوە ئەو بەرحاڵ دەسەڵاتن ئەوانە دەزانن بەشێکی زۆریشیان ئیسلاحخوازن یعنی دەزانن لە ئەگەری ئەسلاح نەکردنی کۆماری ئیسلامیدا ئەمکانیەوەی کە کۆماری ئیسلامی ئاخرین مەرحەلەی ژیانی بێ زۆرە ئەوە اقتصادی داڕماوە ئەوە خەڵکی لێ ناڕازیە بەشێکی زۆر دەبینین ئەوە ژنان دەبینین کە مل بە کۆماری ئیسلامی نادەن سەرڕای ئەو هەموو کوشت و بڕە ئەوە دەبینین جوانان بەشێکی زۆر لە جوانان کولن لە فەرهەنگی کۆماری ئیسلامی و ارتجاع و تەواوی وەرزشانەی کە کۆماری ئیسلامی دایناوە عبوریان کردووە ئەوە دەبینین دانشکاکان کولن بەرعەلەی جمهوری ئیسلامی ئەوە دەبینین ئەو ملەتانەی سیستان و بەلوچستان و کوردستان و ملەتانی تر لە ناو خودی ئێراندا بە هیچ نوعی ئۆتۆریتەی کۆماری ئیسلامی قبول ناکەن و فەزا قوتبی بووە سەوە
لەناو خۆیانە جناحبەندیەکان زۆر بووەسەوە بەشی زۆر لەوانەی کارمەندی و لەناو ئەو دەسەڵاتەن ناڕازین لەبەرەوەی کە تامینی ژیان بۆیان سەختتر بووتەوە لە کەناری هەموو ئەمانەدا مەسلەی ئێمە بێئاویمان هەیە ئەوە دەزانن مەسلەی ئەو یەکێ لە گەورەترین مەسلەهایەکە کە کۆمەڵگەی ئێران لە نەتیجەی حکوومەتی کۆماری ئیسلامیە لەگەڵی دەسوپەنجە دەبێ نەرمکە محیتی زیستە ئەو هەموو خۆڵ و بارینی خۆڵ بەسەر ئەو خەڵکەدا ئالوودەبوونی فەزای شارەکانە محیتی زیست خەریکە نابوود دەبێ ئەویش سەدسازی های غیرە کارشناسی ئەوە نەهایەتەن دزیهای کە سپای پاسداران لەو تەرێقەوکردیەتی ژیانی بۆ ئەو خەڵکە تەنگتر کردوێتەوە حتا قسە لەوە دەکەن کە لە 10 ساڵی ئایندەدا ئیمکانی هەیە لە زۆر شوێندا ژیانە ژیانکردن مەحاڵ بێت دەبینین کە ژێرساختەکانی کۆماری ئیسلامی وە کۆمەڵگەی ئێران لە ناوچێت تماشای جادەکان کەن حساب قسە لەوە دەکەن کە 500,000 نەفەر لە ساڵێکدا لە نەتیجێ و تەسادفاتدا گیانیان لە دەست دەدەن ئەوە ئامارێکە بە نازەی شەڕێک ئینسان گیانی لە دەست دەدا تماشای سەیارە و ماشین و ئەو تۆمبیلانەکەن کە لە ژێر پایە و خەڵکەدایە هەمویان 20 ساڵ تەمەنیانەوە گیانی ئەو خەڵکە با ئەوەش دەبێتە قوربانی ئەو سیستەمە و وەزیەتی دەرەوەی بەرحاڵڕەوابەتی بینەلملەلی کۆماری ئیسلامیە تماشا بکەن لەگەڵ هەموو وڵاتان پەیوەندی پچراوە لەگەڵ ئوروپا لەگەڵ غەرب و نەهایەتەن لە دەستی رووسیا و چینیشدا رووسیا و چینیش بە شێوەیەکی زۆر زەریف لەو تەزادانەی کە لە بینی غەرب و ئێراندا هەیە لە جەهەتی بەرژەوەندیەکانی خۆیاندا خەریکن استفادە دەکەن هەموو ئەمانە پێمان دەڵێن و خودی سەرانی کۆماری ئیسلامیش شارەی پێ دەکەن کە ئەگەر بیرێک بۆمانە نەکرێتەوە و لە نەهایەتیشدا ئەو کەسەی کە ئێستا کۆماری ئیسلامی ڕاگرتووە خودی عەلی خامنەییە عەلی خامنەیی ئۆتۆریتەیەکە کە دەتوانێت لە بینی ئەو جناحانەی ئێستا ناو کۆماری ئیسلامیدا تەعادڵێک بەرقەرارکە بە نەبوونی عەلی خامنەیی و تەعادڵە تێکە چێ و نەهایەتەن لە وەزیەتێکی ئاوا بۆحرانیدا و لە نەبوونی ئالتەرناتیوی انقلابیدا معلوم نییە چی ڕوودەدا بۆیە بەشێک زۆر لە ئیسلاح تەڵەبانی حکوومەتی و نخبەهای ناوخودی کۆماری ئیسلامی هەوڵ دەدەن ئیسلاحاتێک بە وجود بێرن بەڵام عەلی خامنەیی کە تەسمیم گیرە لە بینی ئەو تەزادانەدا گیری کردووە هەر کام هەڵبژاردننی ئەو استراتیژیانە بۆی بەرحاڵ ترسناکە بۆ بەتایبەتی بۆ حیاتی کۆماری ئیسلامی بۆ تووڕەترکردنی خەڵک بۆ ڕژانە سەرشەقامی خەڵک و یا نەهایەتەن کەسانێک لە نێو خودی حکوومەتدا کە لێ ناڕازی دەبن و احتمالی مەسەڵەن حاڵەتهایەکی زۆر ئەفراتیدا مەسەڵەن کودتایەک لەو حاڵەتانەدا بێتە بەرەوە لەگەڵ شتایەکی ئاوا لە ناو خودی حکوومەتدا ڕوبەڕووی سپاس کاک شۆڕش لە دوای نەورۆز یا پێش نەورۆزیش لە شار و دێهاتەکانی کوردستان خەڵک بەرەو پێشوازی نەورۆز چوون و شادی و خۆشییان کردووە پێتان وایە تا چەندە ئەم ڕێو ڕەسمانە کاردانەوەی دەبێت لەسەر ڕۆحی یەکگرتووی خەڵک لە کوردستان کاریگەری زۆرە ئێمە دەزانین کە ڕۆحیە و خەسڵەتی کۆماری ئیسلامی ئەوەیە کە کۆمەڵگەیەکی مردوو بەباربێنێ کۆمەڵگەیەک کە شیوەن دەکا کۆمەڵگەیەکە نازانێ خۆشی بکە کۆمەڵگەیەکە یەکگرتووی نییە کۆمەڵگەیەکە تاکە بەڵام ئەو مەراسماتی نەورۆزیە ئەو جەژن و خۆشی و شادیە نەتەنیا ئەوەی کە ڕۆحی هاوبەستگی ڕۆحی بەیەکەوە بوون هەمووانە دروست دەکا شێوەیەک لە کاری کۆمەڵایەتی و بەجێهێنانی بڕێ لەو سنەتە موسبەتانەیە کە لە پێشترەوە وجودی بووە ئەو ڕۆحی شادیە خود بە خۆت کارێکی بەڕاستی شۆڕژگێڕانەیە لە ناو کۆمەڵگەدا ئێمە دەزانین کۆمەڵگەیەکە تووشی خەمۆکی بووە کۆمەڵگەیەکە ئەفسۆردەیە کۆمەڵگەیەکە ڕێتەوە ناوی خۆی و شادی تایان نییە ناتوانانی حرەکاتی شۆڕژگێڕانە و هەوڵدان بۆ ژیانێکی باشتری تیا دەستە بەر بکەیت بەڵام شادکردنی خەڵک هەوڵدانە بۆ کێشانە خەڵک بۆ مەراسماتێکی ئاوا جگەل لەوەی کە وەسیلەیەکە بۆ دەربڕینی خەشم لە مقابلی کۆماری ئیسلامیە دەتوانێت ئەبزارێک بێ بۆ بەرحاڵ بۆ بەیەکەوبوونی خەڵک ئێمە دەزانین کە شێوازی جۆرا و جۆری خەبات هەیە ئەمە مەسەڵەن باز لەوە دەکەین بزوتنەوەهای
کرێکاری بزوتنەوەهای معلمان بزوتنەوەهای فعالینی محیتی زیست بزوتنەوەی خوێندکاران بزوتنەوەی ژنان هەمووانە بزوتنەوەهایەکن بەڵام بزوتنەوەهایەک کە هەمویان دەتوانن لە مەجالهایەکی وەکو نەورۆزدا ئەو ڕنگ و بووە متەرەقی و پێشڕە و ئەوانێ ئەو ببەخشن لە کناری ئەو هەمووەشتە باشەی کە پێشووتر ئەرستانم کرد شادی هەمبەستگیە کە لە ناو ئەو خەڵکەدا دروست دەبێ ڕۆحی یەکگرتووی ناو خەڵک و یەکتر ناسین و فێربوون لە یەکتر کە دەتوانن لە کناری یەکتردا هەم کات بەسەر ببن هەم فێر بن ئێمە دەزانین ساڵانێکی لەمەوبەر مەسەڵەن فەرز بفەرمونون 10 ساڵ لەمەوبەر مەمنوع بوو حتا لە ناو تالارەکاندا لە کاتی شاییدا ژن و پیا و پێکەوە هەڵپەڕێت جیایان دەکردەوە مەسەڵ لە ناو تالارێکا لە شاییەکدا ژنانیان جیا دەکردەوە پیاوانیان جیا دەکردەوەیان لێش چاویان بە یەک بکەوێ حتا بەڵام لە نەتیجەی ئەو مبارزات و تێکۆشانەی ئەو خەڵکەدا ئێستا دەبینی لە بەعادێکی چەند هەزار نەفەریدا لە هەموو شار و شارۆچکە و دێهاتەکانی کوردستاندا شایەدی ئەوەین کە خەڵک خەریکە خۆشی دەکا شادی دەکا و ڕێگەیەکیان دۆزیوەتەوە هەتا ئەو شایی و خۆشیش دەکەنە ئەبزارێک بۆ مبارزە لەگەڵ کۆماری ئیسلامیدا شعر دەخوێننەوە سرود دەخوێننەوە هێمای جۆرا و جۆری خەبات و تێکۆشان بەرز دەکەنەوە ئەوە ڕۆحیەیەکی وتم ڕۆحیەکی شادی و پێکەوە ژیان دروست دەکەن و لە عینی حاڵە پێشکەوتووە هەمووانە دەستکەوتهایەکە ئێمە دەبێ بیپارێزین هەوڵ بدەین ئەگەر بەرحەڵ لە ئایندەدا باشتر بەڕێویان ببین هەوڵ بدەین پەرەیان پێ بدەین هەتا ئینسان دەتوانێەوە بڵێ ساڵانێکی پێشووتر مەسەڵەن لە لۆڕستان و لە ئیلام و لە قەسر شیرین و لە هەرسین و لەوانەدا ئێمە شایەدی مەراسماتی نەورۆزی نەبووین و ئەساسەن شێوەی شادیکردنی ئەوانە زۆر متەفاوتتر بوو بەڵام بەهۆیەوەی کە بووە بە شتێکی جێکەوتوو لە ساڵهای ئەخیرا بە نەزەری من لەو شوێنانەژ انقلابێکی فەرهەنگی ڕوویداوە و ئێمە ئەو نەتیجانت دەبینین دەبێت هەوڵ بدەین وتم ئەشکاڵی جۆرا و جۆری مبارزە ئەشکاڵی جۆرا و جۆری پێکەوە بوون ئەشکاڵی جۆرا و جۆری شادیکردنی خەڵک پەرەی پێ بدەین بە وەزیفەی خۆمانی بزانین کە کۆمەلگاکەمان سەر ڕەوایەوەی کە فێر دەبێ سیاسیە تێکۆشانەکە بەڵام لە عینی حاڵیشدا دەتوانێت شاد بێ دەتوانێت پێکەوە بێ دەتوانێت ژن و پیا بێکەوە هەڵپەڕنوە ئەو سنەتە باشانەی ناو ئەو کۆمەلگە نەتەنیا نەهێڵن لە ناو بچێ بەڵکو باشتر و پێشڕەوتر و مدرنتری بکەنەوە. زۆر سپاس کاک شۆڕش بۆ ئامادەبوونت لەم بەرنامە من پرسیارێکم نەماوە گەر قسێکتان هەیە لە کۆتاییدا لە خزمەتاندام. منی سپاسیەوەکەم و دەستان خۆش بێ. زۆر سپاس. جارێکی تر سپاس بۆ هاوڕێ شۆڕشی کەریمی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی کۆمەڵە سوڕانی ئەم هەفتە ئامادە بوو. بینەرانی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تا کۆتایی بینەر و بیسەری ئەم بەرنامەیە بوون هەر شاد بشین. خەباتی مەدەنی لە بەرانبەر حیجابی زۆرمریدا. 1. تاکە بڕگەی یاسایی بۆ سزادانی ئەو کەسانی کە بەبێ حیجاب لە شەقامەکان و لە بەردەم خەڵکدا دەردەکەون تا ئێستاش هەمان تێبینیە کە لە مادەی 638 یاسای سزادانی ئیسلامی داهاتووە واتە زیندانیکردن لە 10 ڕۆژەوە بۆ 2 مانگ یان جەریمەکردن لە 200,000 تمەنەوە بۆ 1 ملیۆن تمەن کە زیندانیەکەی جێبەجێ ناکرێ و لەسەریان فەرز کراوە کە بگۆڕدرێت بۆ سزایەکی بەدیل. 2. هەرچەندە لە مادەی 638 یاسای سزادان سزای نەبەستنی حیجاب 10 ڕۆژە تا 2 مانگ زیندان یان جەریمەی ماڵیە، بەڵام لە یاساکانی تاوانی ئێراندا
جێبەجێکردنی حکمی زیندانی کەمتر لە 3 مانگ قەدەغەیە و دەبێ بگۆڕدرێ بۆ سزایەکی بەدیل بەم شێوەیە. ماوەی چاوەدێری، خزمەتگوزاری گشتی بێبەرامبەر، جەریمەکردن و بێبەشکردن لە هەندێک مافی کۆمەڵایەتی. 3. ئەو ژنانەی کە بەهۆی لەسەر نەکردنی حیجابی زۆرە ملیەوە وەک سزایەکی بەدیلی زیندان خزمەتی گشتی بێبەرامبەریان بەسەردا دەسەپێنرێت دەبێت سزای بەدیل بە ڕازامەندی خۆیان بێت. واتە دادگا دەبێت باری کەسی و خوێندن و پێگەی کۆمەڵایەتیان لە بەرچاو بگرێت. سزادراوەکان بەبێ هیچ نیشان و ئاماژە یان جلوبەرگی تایبەت لە شوێنی خزمەتگوزاریە گشتیەکە ئامادە دەبن. هەروەها بەرپرسان مافی ئەوەیان نییە کاروباری شەخسی و خصوصی خۆیان بەسەر کەسی سزادراودا بسەپێنن. 4. ئەو ژنانەی کە لەلایەن بریکارەکانی حکوومەتەوە بە تۆمەتی نەپۆشینی حیجابی زۆرەمەلی دەستگیر دەکرێن ناچار دەکرێن بە واژۆکردنی بەڵگەنامەی سوێند خواردن یان ئیقرارنامە کە هیچ بەها و بنەمایەکی یاساییان نییە. ئاگادار بن کە پۆلیسی ئاسایشی ئەخلاقی لەوانەیە ئەو ئیقرار و سوێند خواردنانە بە شێوەیەک ئامادە بکات کە دان پێدانان بێت لە تاوان و پاشان لە دادگا لە دژی تۆ بەکاری بهێنێت. ڕەنگە ڕاستترین هەڵوێست واژۆنەکردنی نامەی پابەندبوون و بەرەنگاربوونەوەی ئەو سوێند خواردنە زۆرە ملیەی ئەفسەرەکان بێت. 5. هەرچەندە ئێمە زۆر باش دەزانین کە دادگاکانی کۆماری ئیسلامی لەژێر دەسەڵاتی هێز ئەمنیەکاندان و مامەڵە لەگەڵ سکاڵای خەڵک لە دژی بەرپرسان ناکەن، بەڵام بۆ دادگا بردن وا دەکات هێز سەرکوتگەرەکان هەست بە نادڵنیایی و ڕاڕایی بکەن لە کاتێکدا کە دەیانەوێت تند و تیژی بەکار بهێن و خۆیان لە مەترسی دادگایی کردندا ببینن. جگە لە مافی بەهرەمەندبوون لە یاسا، دادگایی کردنی بەرپرسان مافی ئێمەیە وەک هاوڵاتیەک و مافی ئەومان هەیە سوود لە مافی شارۆمەندیمان وەربگرین. 6. لە کاتی دەستگیرکردندا لەلایەن هێزەکانی گەشتی ئێرشادەوە ئەگەر مۆبایلەکەت یان هەر ئامێرێکی تریان لێوەرگرتی داوای پسۆڵەیان لێ بکە و هەوڵ بدە وردەکاری تەواوی مۆبایلەکە لە پسۆڵەکەدا بنووسێت. ئەمە مافی یاسایی تۆیە و پابەند نەبوونی ئەفسەرەکان پێوە بە پێشێلکاری دادەنرێت. 7. ئەوەت لە بەرچاو بێت کە سزای لەسەر نەکردنی حیجابی زۆرەمەلی تاوانی تازیری پلە 8 و سزایەکی قورس لە قەڵام نادرێت. بۆیە ئەگەر بە تۆمەتی لەسەر نەکردنی حیجابی زۆرەمەلی دادگایی بکرێت و سزا بدرێت، ئەم بابەتە لە ڕووی یاساییەوە نابێتە هۆی زەوتکردنی مافە کۆمەڵایەتیەکانی تۆ. لەوانەش دامەزراندن لە دەستگاکانی حکوومەتدا، هەروەها لە کاتی داواکردنی بەرگەی سوئی پیشینە یا داوێن پاکیدا ئەم جۆرە تاوانانە دەرناکەوێت و هیچ جۆرە کاریگەریەکی لەسەر داهاتووی پیشەیی نابێت.